بەشێک لە پارێزەرانی سۆران نیگەران و ناڕازین لەوەی ژمارەیەکی زۆری پارێزەر هەن لە دەڤەرەکە فەرمانبەری حکومەتن و هاوکات ئەندامی سەندیکای پارێزەران و کاری پارێزەریش دەکەن کە بەوتەی خۆیان ئەمەش پێچەوانەی یاسایە و کاریگەری کردۆتە سەرپیشەی پارێزەرایەتی بەگشتی. بەشی زۆر لە پارێزران لە کوردستان و سۆران بەتایبەت کە بۆتە کێشە بۆ ئێمە هەم لە سەرنیکای پارێزران ئەندامن و پارێزەرن هەمیش لە سلچی حکومی مۆزەفن و کاری پارێزرایەتیش دەکەن کە ئەمەش بە پێی یاسای پارێزرایەتی نایاساییە ناکرێت کەسێک پارێزەر بێت و لە هەمان کاتژدا مۆزەفی حکومی بێ. ئێمە چەندین زار داوامە لە سەرنیکای پارێزران کردووە کە سیستەمی بایۆمەتری بەرکار بکە بۆ پارێزرانیش بۆ ئەوی بزانرێ کێ بە نایاسایی پارێزەرە و سوودی لەو سلکە وەرگرتووە. کارێکی لەو جۆرە یاساشچێنیە و ناکرێت لە سەندیکای پارێزەرانی کوردستان کە بەشێکی گرنگی سلکی قەزایە پێشێلی یاسا بکرێت. ئەگەر ئەو جۆرە پێشێلکاریانە هەبوون ئەو هاوڵاتیان متمانیان بە یاسا و بە دادگا و بە دەوڵەت دەکەوێتە جێی گومان و ئەو کەسێک کە ئیتیما دەکە لە سەندیکای پارێزەران ناوی بە هیچ شێوەیەک دامەزراوە بێت لە دامودەستگا حکومیەکان، بەڵام بەداخەوە سەندیکا کار بەو ڕێنمایانەی خۆی ناکات و پێچەوانەی یاسا کار دەکات. لەبەر ئەوەی ئێمە کۆمەڵێک پارێزەر لە دادگاکان بەدی دەکەین کەوا دامەزراون و کاری پارێزەریش دەکەن و ئەمەش کاریگەرێکی زۆری لەسەر پارێزەرەکان دروست کرد. ئەندامێکی داواکاری گشتی لە سۆران دەڵێت ئەگەر حاڵەتی لەو جۆرە هەبێت ئەوە بە دوواداچوون دەکەین و ڕێکاری یاسایی دەگرینە بەر چونکە بەپێی یاسای پارێزەران هەر کەسێک فەرمانبەر بێت نابێت پارێزەری بکات. تۆمە خۆی سەندیکای پارێزران ئەمە دەکرێت سکاڵا بجوولینین کە هەواڵمان بەدەستگەیشت بە دوواداچوون بکەین بزان لە چێ فەرمانبەرە و ئایا فعلا فەرمانبەرە مزاوەلە دەکات و ئەگەر فەرمانبەر بی تەمان ڕێکاری یاسایی لەجێ ئەنجام دەدەین و پێویستە کات لە پۆستی وەزیفی خۆی دوور بخرێتەوە. ئەو کات ئەگەر پارێزەر بیت دەکرێت مهنەی پارێزەراتی خۆی بکە بە ڕێکپێکی. ئەگەر دەکرێت سەندیکای پارێزەران استیبعاد بکرێت فەرمانبەری ئاسایی بیت و بەڵام ناکرێت بە ئیزدیواجی لە هەردوو لایە سوودمەندی بە هیچ شێوەیەک ناکرێت. بەپێی بەدواداچوونەکانی پەیام لە ڕابردوو بەهۆی ململانەی حزبی بۆ بەدەستهێنانی دەنگ و پۆستی زیاتر لە سەندیکا پارتی و یەکێتی لە سەندیکای پارێزەران پێناسی پارێزەریان بۆ خەڵکانێک دەرهێناوە کە فەرمانبەری حکومەتن و دواتریش کاری پارێزەریان کردووە لە دادگاکان. ئەمەش کاریگەری کردوتە سەرکاری پارێزەرانی دیکە و بەو هۆیەوە ناڕازین و داوا دەکەن داواکاری گشتی لەسەر ئەم بابەتە بێتە دەنگ. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ئیدارەی سۆران.